سڵاوتان لێبێت سەرکۆ سەحەت بەیانی ئێوە باش بەیانی بینەرانی کورسات باش لە بازاڕی گەورەی کەرکووکم لەم بازارە زۆر جەنجاڵە زۆر خەڵە باڵغا یعنی بەڕاستی من کەسی وا ئەناسم بەیانیانی زوو بە تایبەت هەینی کە دەوامی نییە و با بڵێن دەستی بەتاڵە بە جۆرە لە جۆرەکان هەر حەزەکات بێتم دیمەنانە ببینێت کە قەرە باڵغا ئەوەی گوێت لێ دەبێت بە کوردی هاوارد بۆ فرۆشتنی بەرهەمەکان دەکرێت بە عەرەبی بە تورکمانی ئەوەی مەسیحیش بزانێ بە مەسیحی یعنی مانەوە لە نێو ئەم بازارە بەڕاستی جگەلەوەی هەرایە و هەندێک جار پلەکانی گەرما بەرزن زیاتر لێرە جم و جۆڵ زیاترە بەڵام تاموچێژی تایبەتی هەیە ئەمە بازاری پاڵقەڵای کەرکووکە کە ڕاست ئەچیتە لای قەڵای کەرکووک و بازاڕی باڵندەکان هەموو جۆرە باڵندەیەک هەیە بەلای دەستی ڕاستە ڕۆی بازاری خان خوورمایە ڕۆژانی هەینی لە پارێزگای کەرکووک زۆر شوێن نییە هەرچی قەرەباڵغی هەیە دەکەوێتە ئەم بازارە چونکە هەر لە مێژەوە کەرکووک وا بووە بە تایبەت ڕۆژانی هەینی کەمترین دوکان و بازار و شوێنەکانی تر هەبووە بەڵام بازاری گەورە کە ئەم شوێنی ئێستا منی لێم و دیمەنەکان لە شاشەی کورساتەوە بینن کە سەعات چواری بەیانی بۆ نزیکەی یانزەیە یعنی یانزەی پێش نیوەڕۆ ئێتر لەگەڵ ئەوەی کە پێش ئەبێتە سەعات یانزە و نیو کاتی وتاری هەینی لە نێو مزگەوتەکان ئەم بازارش بە جۆر لە جۆرەکان بەرەو ئەوە ئەڕات کە چۆڵ ببێت و خەڵکی کەمتر تیا بێت لێرە جوانەکەی لەوەدایە ئەم بەرهەمانی دەبینن لەسەر عارەبانەکانن بەشێکی زۆریان بەرهەمی خۆماڵین بۆ نمونە هیچ جوتیارانی سنووری ناحێشوانن قەرەهەنجیرن لەیلانن یان سنووری قەزای حەویجەن زۆرینەی بەرهەمەکان هین دەوروبەری کەرکووکە لێرە هەر خاوەن باخەکە بۆ نمونە هەر جوتیارەکە ئەیهێنێ لێرە بەرهەمەکەی ساغ ئەکاتەوە و بە نرخێکی هەرزانتریش ئەیفرۆشێت چونکە لێرە وەکو دیارە کرێی دوکان نادرێت کرێ شوێن نادرێت ئەمانەوە ئاکات نرخەکانیان هەرزانتر بێت ئەم دیمەنانەی دەیبینن ینی لەم بازارە هەمووی هەیە بۆ نمونە خواروتر قەسابەکانی لێ ئێستا ئێرە شوێنی فرۆشتنی سەوزە و میوەیە بە هەموو شێوەیەک لەولاترەوە تەنها جمعەکان لە نێو ئەم بازارە مەزارخانە هەیە بۆ فرۆشتنی ماتۆر یان ئەم ماتۆڕانە هەر لە نێو دەوروبەری بازاری گەورەی کەرکووک ئەفرۆشرێت و لێرە تەنها جمعەکان ئەم بازارەیە من ئەمەوێت لەگەڵ گواستنەوەی دیمەنەکان هەڵدەم لەگەڵ ئەو کەسانە قسە بکەم کە ساڵانێکی زۆرە تەمەریان لەم بازارە بەسەر بردووە و کارەکەن مامە گیانماندوو نەبی ئازێت نەبی ئەمە هین کوێیە ئەم شامی و کاڵەکە این پێنجێنە بەرهەمی ئەوێ دێتە ئێرە ئای چۆن لای چی و چی دێ شامی تێ کاڵک تێ تەماتە تێمانێ ئێستا ئەم شووتیە کاتی ماوە ینی شووتیە باشە باشە تەقریبان بە باشەیە و خراپیشە ئینەم ناوە خراپە بەزین پێنجێن باش بۆ جیاوازیەکەی چییە؟ جیاوازەکەی ئەوێ جەوەکەی سارترە ئیرە هەر شووتی ئەم ساڵ ئەم منتیقە بەعمە نا ئێستا کیلۆی بەچەنە شووتی؟ سێ شووتی هەیە بە 750 هەیە و بە 1000 هەیە و ئەنوا هەیە باشەیە هەیە شووتیە بە 1000 ناش تو چەند ساڵە لەم بازارە کارەکەی؟ من زۆر نییە تقریبا 4-5 ساڵێک 4-5 ساڵێکە ئەم خەرەباڵغی و ئەوەی کردووە بازار خەڵک بێشت بکڕێ بازار ینی باش بێت بازار باشە و خراپە و ئیتر ڕۆژەیە باشە خۆت هەمە ڕستقە لای خوایە ڕۆژەیە باشە ڕۆژەیە خراپە وا ڕزقتان بدا دەست خۆش بێ سوپاس دەکەم ئەوەی لێرە هەیە هەموو جۆرە سەوزە و میوەیەک یان هەندێک وەکو باسم لێوەکە خواروتر قەسابخانە و گۆشتی تیا دەفرۆشرێت ئاسۆ هەرچی دوێت دەسەکەوێت لە بازاڕی ئاسۆ گەرجۆ لە من بێت هەموو جۆرە کاسبکە بەڵێ سەرکۆ باشە ئاسۆزانم کە ئەتەوێت بڕۆی بگەڕی بە ناوی بازاڕی گەورەی کەرکووکە وە ئێمەش دیمەنەکانە بینین لە بەر قەرەباڵغی و ئەو خەڵکە زۆرەی هاتوونێتە ئەم بازارە و ئێساش ئەو بەڕێزەی کە کاسبکارێک بوو لەو بازارەیە کاریە کرد ئەم بەروبوومانەی کە دڵخۆشین لە ناوچەکانی تری هەرێمی کوردستانەوە یەتە ناو پارێزگای کەرکووکەوە و لە هەمان کاتیشە ئەم بازارە بۆ نمونە هەر خواردەمەنی لێ یاخود کۆمەڵێ کەلوپەلی تریشی لێیە کە بتوانن خەڵک سەردانی کا و بتوانێت لەگەڵ کڕینی پێداویستی خواردنەکانیشا لە میوە و سەوزە و کۆمەڵی خواردنی تایبەتە کۆمەڵی کەلوپەلی کەشی لێیە کە بتوانن خەڵک لە ڕۆژانی هەینی بتوانن لەو بازارە بیفرۆشن بە هاوڵاتیان بتوانن بە دەرفەتی بزانن کاری لەسەر بکەن
بێگومان سەرکۆ لێرە شوێنی شارستانیەتی سەرەتای دەستپێکی شارستانیەتی پارێزگای کەرکووک بووە بەدەم قسەکردن و دیمەنی ئەم لاشتان بۆ گوازمەوە هەر لەم بازاڕە گەورەیە چەند کۆڵانێک ئەو دیوتر شوێنی با بڵێن جوملەچیەکان ئەوانەی کە بەکۆ بۆ نمونە کەرەستەی منداڵانە فرۆشنی تر هەر شتێکە لای منداڵان پێویستە ئەبێ وەکووە بینن لێرە جلوبەرگە فرۆشرێت ئەم بەڕێزانە هاتوون لێرە جلوبەرگە فرۆشن ینی بێتە ئەم بازارە و شتێکت لە بیر چوو بێ لە ماڵەوە پێیان وتبێ بیکڕە و لە بیرت چوو بێ کە بێتە ئێرە بێ چاوت دەکەوی لە بیرت ناچی ئەبێ بیکڕی هەمووی وەکو باسم لێەوە کە لەو بەرەوە پێداویستی ماڵ لەوێ با بڵێن شتی سەفەری حازری لە بازارەکەیەوە هەمووی لەم لاترەوەی من ئەیبینم باغەواتوانە مامەگیان چۆنی بۆ هاتوویتە ئەم بازارە ئە خۆشیان بازارە لە چیایە وڵی خۆشەکەوەیە بۆ بێزاری و بۆ جەواتومە و لە ماڵش بێزارین و خۆشەکەی چییە نازانم ئەم خەرەباڵغیە ئەم بازارە گەرمە وای لێت کردووە بێت ئێرە عالم زۆر بێ ئیشە کە بازار گەرمە ئەوەی هاتووە بۆ شتکڕی نهاتوو هاتوو بۆ بینین ئەڵی بۆ بێزاری ماڵەوە بێزارە زەوی نێرە بۆ هاتە جێ بگۆڕێ یانەوەشی دوودنا لە باخەڵ یا بێ بۆ علاگەی تەماتی تەڕێ بوو مناڵەکانە باتەوە هەرەوە نیە قوربان سەرکۆسە هەرەما دیمەنی بازاری گەورەی کەرکووک بوو ئەم بازارڕش تۆزێکی تری تر بەرەو چۆڵبوون ئەچێت وەکو باسم لێوە کرد پێش نیوەڕۆ لەگەڵ هاتنی وتاری هەینی لە مزگەوتەکان بازارەکە چۆڵی تەواوی پێوابین بێت.